یەکێک لەو بوارانەی هۆکارێکی گرنگە بۆ پیشاندانی ڕووی گەشی هەر کۆمەڵگە و نەتەوەیەک بەرەو پێشبردننی ژانرە جیاوازەکانی هونەر و پشتیوانکردنی هونەرمەندانە تاوەکو هاوشانی کایە جیاوازەکانی تری کۆمەڵگە ڕۆڵی هونەریش لە پێشخستنی کۆمەڵگە و نمایشکردنی هونەری نەتەوەدا ڕۆڵ ببینێت. لەم بوارەشدا سەرۆک مامجەلال هەمیشە هاوکار و پشتیوانی هونەرمەندانی کورد بووە تاوەکو هاوشانی کایە جیاوازەکانی تری نێوژیانی کۆمەڵگە هونەری کوردی بەرەو پێش بچێت بە جۆرێک لە سەردەمی شاخیشدا بە ئازادی بتوانرێت هونەری کوردی پشتیوانی بکرێت. من پێم وایە دەبێ بزانین خوێندن بەس نییە، ئێوە هونەرمەندن دەزانن چەندی هەوڵدەن گەشە پێدانی معلوماتی هونەریتان، خەلاقیەتی کارەکانتان، باشتر و چاکترکردنی هەموو بوارە جیاجیەکانی هونەر ئەوەندە باشتر خزمەتی خۆتان و میلەتەکەتان دەکەن. لە سەرەتای جوڵانەوەی ڕزگاری خوازینەتەوەی کووردە هونەر بەشێکی گرنگ بووە کە هاوشانی شۆڕش و خەباتی پێشمەرگە چاچە هونەری گۆرانی و میوزیک بێت یاخود شان و بوارە جیاوازەکانی شێوەکاری کە سیمایەکی جوانی بەخشیە هێزی پێشمەرگە هەر بۆیە ڕۆڵی سەرۆک مامجەلال بەڕوونی لە دروستکردنەوەی یەکێتی هونەرمەندانی کوردستاندا دەرەکەوێت. بەڕێز مامجەلال موادیسی ئەو فۆرمە بوو، وتی ئێوە بڕۆن یەکێتی هونەرمەندانی کوردستان دروستکەن ببن بە جوزئێ لەو یەکێتیە، ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی تەعاون نەکەین لەگەڵ یەکێتی هونەرمەندانە. ئیتر ئێمە تۆزی بیانومانە بۆمان و نابێ پێمان بڵێن وا بکەن و نابێ پێمان بڵێن ئەو شعرە بکەن و ئەو لەحنە مەکەن و ئەو کەسە وەرگرنەوەمانە. وتی ئەو وەختە کەس ناتوانێت هێشتا بەسەرا فەرستکایەوە ئیستیقلالیەتی خۆتاندا نەبێ، بەڵام ئێمە بارەگا و ئامێر و هەموو ژیانەکەتی وەکو کەرتی پێشمەرگە وەکو بارەگای پێشمەرگە ژیانتان بۆ دابینەکەین، بەڵام شتیشمان لێتانەوێ بەرهەممانەوێ، بەڵام بەرهەمەکە خۆتان داینێن، ئێمە حەقمان نییە. ئێوە خۆتانەوە پێشمەرگە نەزانن میلەتەکە چیەکە، چی بەسەریە، چی هێمێ، بڕۆن باسی ئەو کارانە بکەن کە دڵی ئێمەش خۆشکن و دڵی خۆشتان خۆشکن و دیفاع لە میلەتەکەی خۆشتان بکەن. هەواڵ مامجەلال وتی ئێوە مادەم ئەم شەرت و شروتانەتان هەیە یەکێتی هونەرمەندان دروستکەن و تیپەکەشتان سەر بە یەکێتی هونەرمەندان بێ، من وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانە بم لەگەڵتانە ئیشەکانتان بۆ جێبەجێەکەم، چیتان پێویستە ئێمە بۆتان دابیکەین. مامجەلال لە تەسریحی جوانیاوتی ئێمە نان و ئازادیتان بۆ دابینەکەین، ئێوەش بارزوی خۆتان ئەدەب و هونەر چی لێکەن لێ بکەن. من مەسەلا پشتیوانی ئەو جەماعەتەی بەرنامەم کە زۆر زار خۆشمان دەگرێتەوە، بە قسەکانیان بە قسە خۆیان بکەین، باش لێ خۆیان بڵێن چێ. بەعزە جار هەندێک لە برادەرە مەسئولەکانمان حازز بن بکە قسەیان کردووە، خۆ گولیان تێنەگرتن، ئێوەش قسەی خۆتان بکەن. لەو قسە ئالوگۆڕکردنە دەگەینە نەتیجەیەکی باش.